ئایزان سڵاوتان لێبێت ئەو دیمەنانەی لە خوارەوە دەیبینن دیمەنی ئەو ئاوە پیسەن کە سەوزەی بێستانەکانی دەوروبەری هەولێری پێ ئاو دەدرێت و وەگەشەی پێ دەکەن دواتر ساغی دەکەنەوە. ئێوارەی دوێنێ پایتەخت میدیا گرتە ڤیدیۆیەکی لە تەواوی پلاتفۆرمەکانی خۆی بڵاو کردەوە و ئاشکرای کرد کە تاکو ئێستا لە سنووری پارێزگای هەولێر بە ئاوی پیس و پاشماوەی مرۆڤ سەوزەی بێستانەکان ئاو دەدرێت وە دەرخواردی کەسوکار و هاوڵاتیانی شارەکەی دەدرێت. هەڵبەت دوای بڵاوبوونەوەی گرتە ڤیدیۆکەی پایتەخت میدیا سەر لە بەیانی ئەمڕۆ دووشەممە هێزە ئەمنیەکان و لیژنەکانی قایمقامیەت بە هاوبەشی سەردانی شوێنەکەیان کرد سەرجەم ئەو بێستانانەیان بە شۆڤڵ تێکدا. ئێمەش وەک ستافی پایتەخت میدیا لەم شوێنە ئامادە بوون و دیمەنەکانمان بۆ گواستنەوە. هەڵبەت کە ئێستا ئێوە ئەم دیمەنانە لە خوارەوە دەیبینن ئەمە ئەو ئاوە پیسەیە کە بەم ئاوە پیسە ڕۆژانە سەوزەی بێستانەکانی دەوروبەری هەولێریان پێ ئاو دەدراوە دواتر ڕەوانەی عەلوە دەکرا و ساغ دەکرایەوە. جێی باسە ئەمە لە دوای ئەوە دێت کە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بڕیاری پاکڕاگرتنی ژینگەیدا بۆ ئەم مەبەستەش ژمارەیەک بڕیاری دەرکرد. یەکێک لە بڕیارەکان بریتی بوو لەوەی کە ناکرێت چیدی لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە ئاوی پیس و پاشماوەی مرۆڤ سەوزە ئاو بدرێت و گەشەی پێ بکرێت و دواتر ساغ بکرێتەوە.